بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیێرم داوا لە هاوڵاتیان دەکات سەردانی بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکەن. کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیێرم لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان بنکەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانی کردوتەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی حەمەد سەعید ئەحمەد بەڕێوەبەری فەرمانگەی ئاڵەبجەی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیێرم لە هەولێری شۆدیار مفتی شڕۆڤەکاری سیاسی تاوتوێی گرنگی بەشداری هاوڵاتیان لە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیێرم 215 بنکەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانی لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان کردوتەوە. لە ڕۆژی 11 ئەم مانگەوە پرۆسەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەستی پێکردووە. کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمیش داوا دەکات هاوڵاتیان سەردانی بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکەن. کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم 215 بنکەی بۆ قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران کردوتەوە. لە پارێزگای سلێمانی لە ناوەندی شار و قەزا و ناحیەکان 84 بنکەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران کراونەتەوە. لە پارێزگای هەولێریش 76 بنکە و لە پارێزگای دووەکیش 47 بنکە و لە پارێزگای هەڵەبجەش 8 بنکە کراونەتەوە. بە پێی لێدوانی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمیش قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە 11 مانگەوە دەستی پێکردووە و تا 28 مانگی داهاتوو بەردەوام دەبێت. کۆمیسیۆن داوا لە وڵاتیان دەکات سەردانی ناوەندەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکەن و بۆ دڵنیابوون لە ناوەکانیان بەو پێیەی ئەو تۆمارە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەکاردێت جیاوازە لەو تۆمارەی بۆ هەڵبژاردنەکانی ڕابردوو بەکار هاتووە. بە بڕوای شارەزایانی بواری هەڵبژاردننیش گرنگە وڵاتیان بەشداری کارا بکەن لە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران، چونکە دەبێتە هۆی زامنکردنی بەشداری لە هەڵبژاردننی پەرلەمان و لامان کاتیشدا هاوڵاتیان دەتوانن لە ڕێگەی سڕینەوەی ناوی مردووەکانیان بەشدار بن لە کەمکردنەوەی ساختەکاری. قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە کاتێکدایە وابرێرە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 30 ئەیلولی ئەم ساڵانجام بدرێت و لایەنە سیاسیەکانیش کێبڕچێ لەسەر 111 کورسی پەرلەمانی کوردستان دەکەن کە لە ناویاندا 11یان بۆ پێکهاتانەتەوەیی و ئاینیەکانە. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا بەخێر بێن بەسەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلۆی کە بچینە سەرگرنگی بەشداری هاوڵاتیان لە قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لەوە دەست پێ بکەین ئامادەکاریەکانی کۆمیسیۆن بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەکوێ گەیشتووە. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا سوپاس بۆ جەنابتان بۆم دەرفەتەوە، سڵاوم بۆ سەرجەم بینەرانی خۆشەویستەیە. دیارە کۆمیسیۆن هەر لە دوای ڕاستپاردنی ئەنجومەنی کۆمیسارانی یاخود کۆمیسیۆن لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بەوەی ئامادەکاری بکرێ یاخود هەڵبژاردن لە 30 ئەیلوول لە 39 ئەنجامەدرێ، کۆمیسیۆن ئامادەکاریەکانی دەست پێ کردووە کۆبوونەوەکان و ڕاهێنانی فەرمانبەرانی دەست پێ کرد بۆ ئەوەی لە کات و ساتی خۆیان بە شێوازێکی گونجاو بە شێوازێکی ئەکادیم بە شێوازێک دوور بێت لەو حاڵەتە سلبەی کە 12 ڕوویدا بۆ ئەوەی ئێمە بتوانین بەلایانی کەمەوە ئامادەکاریەکانمان ئامادەکاریەکی نزیک بێ بۆ پەرلەمانی کوردستان. و ئێمە سەرەتا دیارە خشتەی زەمەنی خۆمانماندانا کۆمیسیۆن داینا بۆ ڕاپەڕاندنی ئیش و کارەکان و دابەشکردنی ئیش و کارەکان، پاشان دەستمان برد بۆ شتێکی زۆر حساس کە ئەویش دروستکردن و دانانی تۆماری دەنگدەرانە کە بۆ خۆتان نەزانن لە دوای پرۆسەی 25 جینۆی 2007 ڕاپرسی دیارە بۆ خۆتان کۆمەڵەیە قسە و باس هەبوو لەسەر تۆماری دەنگدەران کە تۆماری دەنگدەرانی کوردستان پاک نییە، تۆماری دەنگدەرانی کوردستان کێشەی تایە، ناوی مردوو تایە، ناوی سێبارەی تایە، ناوی دووبارەی تایە، ناوی ئاوارەی زۆر زۆر تایە. بۆیە کۆمیسیۆن بڕیاریدا
بەو حاڵەتی کە لە بەردەستە ئەوش بە پشتبەستن بە داتاکانی وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان و بە کۆبوونی خۆراک بڕیاریدا کە بۆ خۆی پشت نەبەسێ بە تۆماری دەنگدەرانی عێراق تۆمارێک دروستکە بۆ خۆی ئیشی لەسەرکە پاشان لەگەڵ لایەنە سیاسەکانە ڕێکارەکانی کردنەوەی بنکەکانی دەست پێ کرد پاشان تیر و پشکی ژمارەی قوارە و ئەو قوارانی کە بەشدار بوون بۆی هەموو ئەوانەی ئامادە کرد و ئێستاش فەرمانگەکانی دیارە فەرمانگەکان هەموو هەر چوار پارێزگاکە بنکەلاوەکیەکانیان کردوتەوە مۆزەفەکان یاخود فەرمانبەرانی سەرسنوق دوای ڕاهێنانیان و دوای ئەوەی ئیمتیحانیان کردن و ئەوەی دابش کراون بەسەر بنکەکانە ئێستا ئامادەن بۆی هاوڵاتیان سەردانیان بکەن و ناوەکانی خۆیان بە حاڵەتەکانی خۆیان داتاکانی خۆیان ئەبدێت کەن چکە وەکو بیدایەتیشم ئەم تۆمارێکی خۆماڵیە تۆمارێکە ئیشی لەسەر کراوە نزیکەی 6 مانگ و ئێستا ئەم بەرهەمە کاتۆتە پێشەوە لەوانەیە لە هەفتەی داهاتوو لە ماوەیەکی داهاتوو بدرێ بە سەرجەم لایەنە سیاسەکان. زۆر باش بەڵام سپارەت بۆی کە ئەو ڕێکارانەی کە تاکو ئێستا گرتوتانە بەر سپارەت بە تۆمارکردنی ناوی کاندیدی لایەنە سیاسەکان تا ئێستا کە لایەنە سیاسەکان کاندیدیان پێشکەش کردووە بۆ کۆمیسیۆن تاکەی مەسەرەن دواوا دێ بۆی کە لایەنە سیاسەکان کاندیدی و خۆیان پێشکەش بۆ کۆمیسیۆن هەتا ئەوەی کە وتراوە یعنی ئەوەی کە ئێعلان کراوە ئەگەر کۆمیسیۆن دیارە لەسەر داوای لایەنە سیاسەکان ئەگەر درێژ نەکرێتەوە هەتاوەکو 25 مانگە یا کۆتایی ئەم مانگە چکە ئێمە هێشتا لایەنە سیاسەکان ناڵێن زۆربیان بەڵام هەندێکیان کاندیدەکانیان پێشکەش نەکردووە ئامادەیان دەرنەبرەوە کاندیدەکان پێشکەشکە بۆ خۆیان معتەمەدیان هەیە بخەوەلیان هەیە لە کۆمیسیۆنە ڕاستە لەوانەیە ڕاگەیاندەکان تەسیریان هەبێت لەسەر لایەنە سیاسەکان یاخود بۆ خۆیان نەگەشت بە تایبەتی ئاساری 12 پێش ئاساری هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق تەسیری هەبێت لەسەر ئەم کاندیدکردنەوە کاتچکە هەندێکیان هێشتا ڕوونی ئایا کاندیدەم لە شوێنەکانی کە ینی ئەوانە هەندێک تەسیری سلبی هەیە لەسەر پێشکەشکردنەکە بەڵام لە کۆتایی کۆمیسیۆن دیارە دیاری کردووە چ ڕۆژێک کاندیدەکانە بێ پێشکەشکردن هەموو درێژ نەکردووە دەیە بەڵام بەس هیچ شتێکی باز لە دواخستنی هەڵبژاردن دەکرێت هیچ پەیوەندێکی بە کۆمیسیۆنە یاخود هیچ دواخستنی هەڵبژاردن لایەن کۆمیسیۆنە دەبێت یاخود لەلایەن حکوومەت یاخود حیزبە سیاسیەکان ڕاستەکەی ئێمە دیارە شەریکی سیاسیمانەیە کە حیزبە سیاسەکان بە دەرەجەی ئەساس بۆ لایەنە سیاسەکە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەڵام ئێمە وەکو کۆمیسیۆن جیهەتێکی تەنفیزین و دەستگایەکی تەنفیزین هەر بڕیارمان بۆ درەوە کە لە سینۆ هەڵبژاردن دەکرێت بۆ ئێمە هەموو ئامادەکاریەکانمان تا ئێستا بۆ سینۆیە. بەڵێ سپاس دەکەم مامۆستا دۆتەگرم لای بەرز کاک دیارە زۆر سپاس بۆ بەڕێزشتان کە لە هەولێرەوە لەگەڵمانی سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئێستا کۆمیسیۆن ئامادەکاری دەست پێ کردووە تا چەندێک ئێستا ئێمە لە قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران گرینگە هاوڵاتیان بەشدار بن لە قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران. سلااو ڕێز و خۆشەویستیم بۆ بەڕێزت کاکە حەچیم لەگەڵ هەواڵی میوانمان زۆر سپاس بۆ ئامادەکردنی ئەو بەرنامەیە دیارە خوای گەورە لە سوورەتی ڕعد دەفەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم دیارە خوای گەورە ئەو دەسەڵاتەی گۆڕینی خراپەکاری و گۆڕانکاری لە بۆ ڕۆژانەی دەسەڵاتی ئەو گەلە داوە تا میلەت ئەو دەسەڵاتەش کە لەلایەن خوای گەورەوە پێی بەخشایە پێی دەگوترێت فەرض العین واتە واجبە هەموو خەڵکێک بچێتن ئەم فەرض العینە جێبەجێ بکە وەکو نوێشکردن و ڕۆژی گرتن و ئەو فەرض عینانەی کە ئەگەرنێکی گوناهت دەگاتێ ئەوە دیارە یەکێکە لەو گۆڕانکاریانەی کە خوای گەورە بەخشیتی بە ئادەمیزاد بە مرۆڤ لە بۆ ئەوەی بتوانی خۆی نووس و چارەسەری کێشە و گرفتەکانی وڵاتی خۆی پێوە بکە. ئەمە بەڕاستی یەکێکە لەو خاڵە گرنگانەی کە خوای گەورە دەسەڵاتی داوەتە هەموو تاچێک بۆ گۆڕانکاری ئەگەر هەر کەسێک نەچێ بۆ ئەوەی تۆماری دەنگدانی وەربگرێتەوە و دووری خاتەوە لەوەی کە تەزویر زیاتر بکرێت لە وڵاتە من پێم وایە بە حکمی ئەم ئاەتە گوناهێکی گەورە دەخاتە ئەستۆی خۆی چکە 4 ساڵی تر ئیتر دەبێت ئەو گەل و میلەتە لە نەهامەتی و لە ناخۆشی و ژیانێکی خراپدا ژیان بەسەر بەرێ. لەبەر ئەوە بەڕاستی پێویستە هەموو تاچێکی کورد بچێت بۆ وەرگرتنی کارتی دەنگدان یان نوێکردنەوەی بۆ ئەوەی بتوانێت لە ڕۆژی
سینۆ بیکاتە کەرنەڤاڵی خۆشی و گۆڕانکاری و شادی بجێڕن بۆ ئەوەی دەسەڵاتی نوێ بێتە سەر حکوم کە بەڕاستی ئەو دەسەڵاتە کە وەک حەدیثێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه وإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان دیارە ئەمانە هەم واجبی دینین هەم واجبی نیشتیمانین کە ئێمە تووشی دەسەڵاتی منکر بووین دەبێت پێویستە لەسەر هاوڵاتیان بچن بۆ گۆڕانکاری. بەڵێ بەڕێزوتت بۆیە گرینگە هاوڵاتیان بڕۆن بۆی کە دەسەڵاتێکی نوێ لە سینۆ ببینین بەڵام ڕەنگە هاوڵاتیان بۆ ئەو تەزویرە جۆرێک لە بێئومێدی هەبێ ئەو تەزویرەی کە لە 12 ئایار لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەنجامدرا. خی گەورە ئەو دەسەڵاتی داوەتە دەست مرۆڤ دەبێت هەر بەکاری بێنێت نابێت مرۆڤ بێ ئومێد بێت لەبەرەوەی بێئومێدی ئەم 4 ساڵەی ڕابردوو یان ئەو چەند ساڵەی ڕابردوو کە لە ژیانی کولەمەرجیدا تێیدا خەڵک ژیا ئەوە دووبارە دەکاتەوە چکە ئەو دەسەڵاتە بێم نەبووە لەو سیستمە وەڕاش هاتووە لەو سیستمە لە خراپی گوزەرانی خەڵک لە خراپی ژەرخانی ئابووری لە خراپی باری ئابووری ئەم وڵاتە دیارە ئەمە دەبێت ملت خۆی وشیار بێ ژیانێکی زۆر مشەڕەف لە بۆ خۆی هەڵبژێرێ ئەویش تەنها 2 ڕۆژە ڕۆژێکیان وەرگرتنەوەی ئەو کارتەیە و ڕۆژێکی تریشیان ڕۆژی دەنگدانە دیارە 2 ڕۆژ بکرێت بە قوربانی 4 ساڵی ژیانی خۆی لە بۆ داهاتووی نەوەکەی و مناڵەکەی و ژیان و گوزەرانی خۆی و خێزانەکەی و کۆمەلگایەکەی و دراوسەکەی دیارە ئەمە گەورەترین دەستکەوت و سەرکەوتنە بۆ ئەو کەسەی کە بتوانێت هێزێکی نوێی مۆدێرنی لە خواترسی لە چاکساز بێنێتە سەر حکم بۆ ئەوەی بتوانین وڵات بەرەو ئاکار و ئاقارێکی باش ببین بۆ ئەوەی بتوانین گوزەران و ژیانی خەڵک باش بکەین بەڕاستیش سەیرە ئەگەر خەڵک بگاتە ئەو ئاستەی ئومێد لە دەستدایان هیوای لە دەستدا دڵۆپە ئاوێک بەو هەموو نەرمی و نیانی خۆیەوە چونکە بە بەردەوامی لە بەرد دەدا کە دێتە خوارە لە شاخ دەدا کونی دەکات چۆن نەبێتە پندێکی گەورە بۆ ئێمە کە بەردەوام بین لەوەی کە هەوڵدان بۆ گۆڕانکاری و ئەوەی ئێمەش دەبی هەوڵی بۆ بدەین کە بەڕاستی ئەو دەسەڵاتە هیچی تر بتوانین کەمترین گزی و تەزویر و خراپەکاری لە ڕۆژانی هەڵبژاردندا بکات دەبێت ئێمەش وەکو هێزەکانی ئۆپۆزیسیۆن یەک دەست و یەک دڵ و یەکجیان بەرامبەر ئەو نەعەدالەتی و ئیهانە و هێرش و هەڕەشەکان بوەستینەوە. بەڵێ سوپاس دەکەم کاکدەرەوە گەرم بۆ لای بەڕێزت مامۆستا سەبارەت بە خۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانەکە ئێستا وەکو ئێوەکو کۆمیسیۆن دەستان پێکردووە لە سەرتاسەری کوردستان بنکەتان کردوتەوە بۆ ئاسانکاری هاوڵاتان ژمارەیان چەندە چۆن دابشکراون بەسەر پارێزگەکانی هەرێمی کوردستان. دیارە ئێمە لە هەموو هەرێمی کوردستانە 215 بنکە کراوەتەوە بۆ ئەوەی لە هەر 4 پارێزگاکە دیارە لە هەر 4 پارێزگای هەڵەبجە سلێمانی دهۆک کەولێر 215 بنکە کراوەتەوە مۆزەفەکانی تیا ڕاهێنراوە بۆ ماوەی 5 ڕۆژ ڕاهێنانیان پێکراوە بۆ ئەوەی ئەم بنکانە یارمەتی هاوڵاتیان بدەن چونکە بۆ خۆتانزە ئەرکەکانی بنکە لاوەکیەکان 5 ئەرکە خۆی لە ئەسڵ لە پێشترە لە ڕفراندۆمە 4 بەڵام سەکراوەتە 5 یەکیان زیادکردنەوەتە زیادکردی ناوی ئەو کەسانی کە لە تۆمارەکانی بۆ نمونە 2000 ناوەکەی نییە بێ بچێت ناوی خۆی تۆمارکەوە ناوی خۆی زیادکە بەڵام دەبێت چی بێ بەڵگەکان کێسا دوای دێمە سەری زیادکردنی ئەو کەسانی کە ناوێن لە تۆمارەکانی شکەی وتمان تۆمارێکی خۆماڵێ ئەم تۆمارە قابلی ئەوەیە کە ناوی هەندێ ناوی لێستڕکراوە دوای لە ئامارەکانە بۆ تەخوێنەوە یا پێ دەڵێم گواستنەوەمان هەیە گواستنەوەکە لە سێ حاڵەتایە گواستنەوە لە ناوەندێکی دەنگدانەوە بۆ ناوەندێکی دەنگدان لە ناوەندێکی تۆمارکردنەوە بۆ ناوەندێکی تۆمارکردن لە پارێزگایەکەوە بۆ پارێزگایەکی تر و پاشان سڕینەوەمان هەیە سڕینەوەی ناوی ئەو کەسانی کە
مردون ئەو کەسانی کە مردون ئێستا دیارە کۆمەڵی ئجراعاتی یاسایی هەیە دەبێت لە مەحاکمە خۆ زانی ئەمە ڕاستە تۆمارەکە ناوی دووبارە و مردویتیە بەڵام دەبێت خاوەن مردوەکە بۆ خۆی بێت ئجراعاتی یاسایی مردنی خزمەکەی باوکێتی باپیرێتی هەر کەسێکی هەیە بیمرێنە پاشان ڕاستکردنەوەمان هەیە تەصحیحی ناوی ئەو کەسانی یاخود ڕاستکردنەوەی داتایەکی زانیارێکی هەموو ئەو کەسانێکی خۆیەتی هی باوکێتی یان لە ناوی چواریە چونکە کۆمیسیۆنم جارە اعتمادی کردوتە سەر ناوی هەشتی چۆن ناوی هەشتی ناوی چواری ساحبی دەنگەکە دەنگ دەرەکەیە لەگەڵ ناوی چواری دایک بۆچی بۆ ئەوەی بتوانین بەلایانی کەمە لێکچۆکان لە کەم بکەینەوە پاشان حاڵەتی پێنجەم کە ئەنجومەنی کۆمیساران زیادی کردو گەڕانەوە بۆ کێ بۆ ئەو کەسانی کە ناوەکانیان سڕ کراون ناوی لێکچووە کە تیانە لەگەڵ ئەو کەسانی کە تەمەنیان لە 90 ساڵ زیاترە ئێمە دیارە ئەنجومەنی کۆمیساران پێشتر بڕیاریان نابوو کە ناوی 90 ساڵ لا برێت بەڵام ئێستا تعلیقیان کاخۆ سڕیان کردوت لایەن بردووە صاحبی بڵین ئەم ناوە کە ناوەکەی نەماوە و مەوجودە و تەمەنی ساغ و سەلیمە تەمەنی 90 ساڵیشە بۆیە دەبێ بڕاچی بکە ئەبدێتی معلوماتی خۆی بکاتەوە جارێکە و معلوماتی خۆی نوێ بکاتەوە بەڵگەکانی بەرێکە ماوە وکڵە زیندووە بۆ ئەوی بتوانێت لە کاتی دەنگدانە چکە لە ڕۆژی دەنگدانە ئێمە نیوەی ئەم کۆمەلگای ئەمە وا ئەزانە هەر ئەو ڕۆژە کێشە و گرفتە دەنگدانەکە ئەدرێ بۆیە ئەم مانگی کە ئێستا لە بەردەستی هاوڵاتیانێ مانگێکی زێڕینە مانگێکە لە بەردەمی لایەنە سیاسەکانە مانگێکە لە بەردەمی وەکڵە فرسەتێکە هەلێکە لە بەردەمی ئەو سنتەر و ڕێکخراوانی تایبەتن بە هەڵبژاردنەوە و تایبەتن بە هامارەوە چونکە بۆ خۆتە زین جەدەلێکی زۆر هەبوو لەوەی کە تۆماری دەنگدەران 600,000 دەنگدەری زیادەی تەیە 500,000 دەنگدەری تەیە ئەمە مانگێکە و لەم مانگە ئەکرێ کۆمیسیۆن دوای ئەمە بیر لە ئیجراعاتی تر بکاتەوە کاتێ هەر کەسێک هەر لایەنێک چونکە بە تۆمارەکە دەدێ بکێ بە لایەنە سیاسەکان ئێمە ناڵین تۆمارەکە یعنی هەڵەی تیانێ کەم و کوڕی تیانی لەوانەیە کەم و کوڕی فۆنتی تیابێ لەوانەیە کەم و کوڕی مردوو دووبارەی هەموو ئەوانی تیابێ بەڵام پێویستە ئێمە چی بکەین لەم مانگە دەنگدەران هاوڵاتیان لایەنە سیاسەکان ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەتەنی دەستگاکانی حکومەتیش بۆ ئەوی بڕوا دەنگدەرەکە چکە بۆ ئێمە ئامارمان نییە احتیمالمان خستۆ سەرچی کۆبوونی خۆراک یاخود فۆرمی خۆراک بۆ ئەوی دەنگدەرەکە بتوانێت معلوماتەکانی خۆی بدۆزێتەوە دوای مانگەکە جاریکە تووشی کێشەمانە لە ڕۆژی دەنگدانە کێشە و گرفت دروست نەبێ وەکو لە کاتی 12 زۆر باش بەس بەدەست باسی کۆمەڵە کردارکرد بۆ من ناوی مردووان هاوڵاتی دەتوانێت خۆی ڕۆڵی هەبێت لە پاکردنەوەی نانی مردووان ئەگەر نەچێت ناوی کە سوکارەکە لە تۆمارەکەدا دەمێنێت ناوی تۆمارەکە دەمێن توشکێن بەڵگەی یاساییمان دەوێت بەبێ بەڵگەی چونکە ئەگەر وەهانە بێ لەوانە گزیتێکەوێت ئێستا هاوڵاتی دەتوانێت کە سوکارەکەی کە مردووە ڕۆڵی هەبێت لە پاکردنەوەی دەچێتە محکەمە دەچێتە تەندروستی هەموو ئەوانە ئیجراعاتی لە توبعادی ناوی هەیە کە تۆمار کراوە کە مردووە چونکە لەم مجتەمەعی ئێمە و بەتایبەتی لە مجتەمەعی عێراقا قسە لەسەر دوو شتە ئێمە لە کوردستانی خۆمانە ناوی مردوەکانمان نەمراندووە لەبەرەوەی بودجە یا مەسەل لەبەر بابەتێکی نیشتمانی یا لەبەر نەبوونی ترسان لە بڕینی بایعی یعنی کۆمەڵە حاڵەتی ترس کە دروست بووە لە لای هاوڵاتی و دەنگدەر ئێستا زۆری ناوەکان مەوجودن نەمردون یعنی ئێمە لە سنووری هەڵەبجان نزیکەی 2300 کەسمان لە ساڵی 1990 دەستکەوتووە لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە خۆ زۆرتر لەو حاڵەتە مردووە بەڵام ئێمە وەکو بەڕەسمی ئەوەندەیان پێداوین و ئەوەندەمان تیا دەستکاری کردو دیارە ئامارەکەشدا ئێوە بۆ خۆتان بینیتان لە ڕاگەیاندەکانە کە سەرۆکی کاریگەڕی هەڵبژاردن و بە فەرمانگەی داتاکان ئێعلانی کرد کە چەندێک مردووە چەندێکی دووبارەیە چەندێکی سڕاوەتەوە چەندێکی تعلیقەوە لە کۆتاییشدا چەندێک دەنگەدا لە زۆر باش تا ئێستاش هیچ زمانتێک نییە بۆ سەختەکاری نەکردن بەتایبەت تۆمارێکی پاکە ئەوەی کۆمیسیۆن ئامادەی کردووە ئێمە بڵین ساختەکاری ناکرد سەختەکاری هەتا مرۆڤ بێ بە بەردەوامی هەیە ئەوە یعنی لە هەموو وڵاتانە لە ئەوروپاش کە باسی یعنی عەدالەت و باسی کۆمەڵە شتەکرێ هەمووی هەیە بۆ بەڵام لای ئێمە قەناعەتیمان بە ئەم تۆمارە هەیە کە دانراوە و قەناعەتی ئەوەشمانەیە کە هاوڵاتیان و لایەنە سیاسەکان کە شەریکی ئەساسی ئێمەن هاوکارمان بن لە پاکردنەوەی زیاتری تۆماری دەنگدەران ناوی دووبارەی تایە وتمان کۆمڕێ ناومان هەر تعلیق کردو جارە سڕ کردووە چاوەڕێکەکەین ساحێبەکان بێن معلوماتەکانیان باشە بکەنەوە بەرز باسی لایەنە سیاسەکان دەکەوان دەتوان چ ڕۆڵێک ببین بۆ نەخۆناکردنەوەی تۆماری دەنگدەران ینی ڕۆڵیان چییە زۆر ڕۆڵ ئەتوانن بین یەکەم ئاگادارکردنەوەی سەرجەم کادر و ئەندام و دۆست و لایەنەکانی ئەمە وەکو سنووری پارێزگای هەڵەبجە سەردانی نۆ لایەنی سیاسیمان کردووە لە هەڵەبجە بۆی داوایان لێ بکەین بۆ دوو شت یەکیان بێن چاودێری پرۆسەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکەن پاشان بێن کادیر و دۆست و دەنگدەرەکانی خۆیان
ئامادەکەن هان بدەن تەشجیع بکەن کارنەڤاڵیان بۆ بگەڕن بۆ ئەوی بێن بۆ ئەو فترەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران چونکە لە کۆتاییە لایەنە سیاسەکان زەرێریتیاکە گەر هاوڵاتی نەچێت بۆ نوێکردنەوەی تۆمارەکەی. بەڵێ سپاس دەکەم. کاک جارەگە بگەرم وڵای بەڕێز سەبارەت بە گرنگی ئەم جارەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چییە بۆ هاوڵاتیان ینی بۆ نمونە کە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە دەچێت بەڕێز وتت نابێ هاوڵاتیان بێومێت بن لە مەسەرەی پرۆسی هەڵبژاردن بەڵام ڕەنگە هاوڵاتی قسەیە بکە ئایا بۆچی لە کوردستانە هەڵبژاردن گۆڕانکاری دروست ناکە ئایا گۆڕانکاری دروست کردو هەڵبژاردن؟ دیارە لە ڕاستیدا لە چەند ساڵی ڕابردوو لە 26 ساڵی ڕابردوو یەکەم جار کە حکوومەتی هەرێمی تێدا دروست بوو و ئەو قوارەیە سیاسی کە هەرێمی کوردستانی تێدا دروست بوو دوو هێزی سیاسی سەرەکی لە کوردستان بوون کاوانش بەداخەوە بوونە هێزی چەکدار کە نەیانتوانی هێزێکی پێشمەرگەی نیشتیمانی بۆ کوردستان دروستکەن و چەندین جاریش کوردستان بەهۆی ئەم دوو هێزە جیاوازە تووشی هەم لێکترازان هەم شەڕی ناوخۆ هەم لە دەستدانی پارچەکانی پارچەی سەرەکی خاچی کوردستان بووین. و سەرڕای ئەوەش کە دوو هێزی جیاوازین لە بیرکردنەوە لە ڕادەربڕین ئەوە جوای کردووە یەکێک لە خراپترین کارەساتەکانی ئەو دوو هێزە جیاوازە ئەوەیە کە بە هێزی چەکدار زۆربەی کات پرۆسەکان یەکلا بکەنەوە بۆ نمونە هێنانی سوپای داگیرکەران بۆ خاچی کوردستان لە هەر کاتێکی کەویستیان و بە هاوکاریکردنی ئەو هێزە چەکدارە ئەمە یەکێک بۆ لەو کێشانەی کە وای کرد درێژە بچێشێت تا ئێستا ئۆپۆزیسیۆنێکی محکەم و تۆکمەی وەکو ئەم جارە من پێم وایە دروست نەبووە ئێستا هێزەکانی ئۆپۆزیسیۆن زیاد بووین ڕویان لە زیاد بوونە و کاریگەریان زیاترە و کەم و کوڕەکانی حکوومەت یەکجار زۆر زیاترە و ئەو دوو حزبەی کە دەسەڵاتیان پێکێناوە لەبەرەوە پێم وایە توانای ئۆپۆزیسیۆن زۆر زیاتر بووە لەوەی کە وەکو پێشانەکە بتوانن ئەو دوو هێزە سەرەکیە دەسەڵات بگرنەوە دەست و حکوومەت تەشکیلکەنەوە بۆیە پێویستە ئەم جارە خەڵک بۆ دوو ڕۆژ تەنها دوو ڕۆژ خۆی ماندوو بکات بۆ ئەوەی بتوانی گۆڕانکاری بۆ کوردستانی خۆشەویستمان دروستکە و حکومڕانیەکی ڕەشید و ڕەشیق لە بۆ کوردستان بێنێتەکایەوە و بێگومانیشم لەوەی کە ئەم جارە خەڵک ئەو نەهامەتیانە نابێ لەبیر بکە و بێگومانیشم دیسان لەوەی کە خەڵکی کوردستان زۆر بێزار بووە لەوەی کە دەسەڵات یاری بە مقدراتی ئەم کۆمەلگایەکە گرت کە بووە هۆی لە دەستدانی نیوەی خاچی کوردستان بە سیاسەتی هەڵی ڕابردوو و ئێستاش سوپای داگیرکەران هەم بە تۆپباران هەم بە هاتنەناوەوەیان بۆ ناو خاچی کوردستان لە سایەی سەری ئەم دەسەڵاتەیە کە بەڕاستیەکێکە لە ئازارەکانی گەورەی تاچی ڕۆشنبیری کورد بۆیە پێویستە هەموو خەڵکان ڕۆشنبیران چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگای کوردی لە پزیشکان و ئەندازیاران و مامۆستایان و فەرمانبەران و دادوەران هەموو ئەو خەڵکانەی کە لە پێگەیەکی کۆمەڵایەتی بەرزدان خەڵک هەم بدەن بچن تۆماری دەنگدانیان نوێ بکەنەوە و دەرفەتی تەزویر لە بۆ ئەو دەسەڵاتە نێڵنەوە بەهێز و هیممەت و پشتیوانی خوای گەورە و خۆیان بتوانن ئەم دەسەڵاتە گۆڕانکاری بەسەردابێ و دووبارەی دەکەمەوە بەردەوام بوون و وازنەهێنانی داواکانی خۆتان واتان لێ دەکا ئەگەر نەشتوانن ئەو دەسەڵاتە بگۆڕن وای لێ دەکەن بیترسێنن کە ئیتر یاری بە مقدراتیان نەکات. بەڵێ بۆ گۆڕانکاری کە بەرەز و ئێستا زەرورە هاوڵاتیانە بەشداری بکەن لە قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و ئەم ڕۆژێکیش بچن بۆ سەر سندوقەکان بۆ گۆڕانکاری لە کوردستان جگە لە بژاردەی بۆ نمونە هەڵبژاردن بژاردەی تر هەیە مەسەلەن گۆڕانکاری پێ بکرێت هەڵبژاردن دەتوانێت مەسەلەن لەمە دواگە ڕێگری لە تەزویر بێتە دەواازەیەک بۆ گۆڕانکاری؟ بە بێگومان ئەمە ئەو دەسەڵاتی کە خوای گەورەش وەکو گوتم دایتی بە هاوڵاتیان بەدەستی خۆتان بیگۆڕن ڕۆژ ئێستا لێرە سیستمێکی جوانی هەڵبژاردن ئەگەر بەرپا بکرێ و بە دادپەروەری و بە پاک و خاوێنی بڕوات ئەم بێگومان گۆڕانکاری لە دەسەڵات دروست دەکاوە من پێشم وایە وەکو ڕای خۆم
ئەوەیە کە ئێمە هێزی وەکو ئەوەی کە ئێستا من لەناو هێزێکی لیبرال وەکو هاوپەیمانی یەکێکم لە هاودیدان و کادرانی ئەو هێزە سیاسیا و قوارە سیاسی کە بۆ هەڵبژاردن ژمارەی 172 وەرگرتووە کادرم تێدا ئەمە لیبرالین باوەڕمان بەوە هەیە لەسەر سندوقی دەنگدان بتوانین گۆڕانکاری بە سیستمی حکومڕانی خراپ بکەین و بیکەینە سیستمێکی حکومڕانی ڕەشید کە ئەمەش بێگومان باشترین چارەسەرە و هێزە لیبرالەکانی دنیاش بە بێگومان بە هەمان ڕێگا توانیتیان بێنە سەر دەسەڵات و چارەسەری هەموو کۆی کێشەکانی وڵاتەکانیان کردیەوە لە قۆناغێکی ئیستیبدادیەوە توانیتیان بگۆڕن بۆ قۆناغێکی خۆشگوزەرانی و پێشکەوتو توانیتیان خۆیان بە دنیا بناسیێنن بە نمونەیەکی جوانەوە نەک بۆکو ئەو وڵاتانەیە کە هەر لە خراپەکاریدا دەمێنەوە و دەسەڵاتەکان لە خراپەکاریدا دەمێنەوە ئەخیرشت زۆربەی سەرکردەکانی ئەو وڵاتانەی کە وا بووین لە بەردەستی شەقی هاوڵاتیاندا گیانیان لە دەستدایە. هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان دەسەڵاتی کوردیش نەیگەێنێتە ئەو قۆناغی کە خەڵک بە خۆپشاندان و کاولکاری بۆ کوردستان لەبەر ئەوەی بەڕاستی کوردستان نەتوانرایە ببێتە وڵاتێکی ئەوەندە جوان ئەوەی کە دروستیش کرایە بە زۆر نەهامەتی و هەژاری و قوربەسەری وڵاتەکە دروستکرایە. هیوادارم گەلی کورد هاوڵاتی کورد نەکا ئەوەی کە دروستیش کرایەوە تێکی دا و ڕۆڵی خەڵک بکوشتن بدرێ لە مابینی هێزە ئەمنیەکان و هاوڵاتیانی بارگاوی بوو لەبەر نەهامەتی و ناخۆشیەکانی ئەو دەسەڵاتە. باڵا سپاس دەکەم کاک دەرەوەتە گەڕێم بۆ لای بەڕێزت مامۆستا بگەڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی ماوەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران تاکەی بەردەوام دەبێەوە ئەو بەڵگەنامانە چین کە پێویستە بۆ منە هاوڵاتی پێی بێ کاتێک کە سەردانی نوێکردنەوەی ناوەندەکانی تۆماری دەنگدەران دەکات. بەڵێ دیارە بۆ ئەوەی هەر هاوڵاتێک دیارە پێویستە سەردانی ناوەندەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکە و ماوەکەی یەک مانگمان دیاری کردو دیارە لە 11ەوە بۆ 11 دیارە بەهۆی درەنگکەوتنی تۆماری دەنگدەرانەوە هەندێک کێشەی تەکنیکی ینی بیدایەت یەکی حەوت بوو بەڵام تر دیارە درێژ کرایە بۆ 11 تاوەکو 11 و ئەو ماوەیەش دیارە بۆ خۆتان نەزانن ئەگەر لایەنە احتیمالی هەیە لایەنە سیاسەکان یا بۆ خۆمان بە چاکی بزانین کۆمیسیۆن هەوڵ بدا لەو ماوەیە ئەگەر پێویستکە هاوڵاتیان بەدەم پرۆسەکۆ بچن دیسانەوە ئەوەش قابلی درێژکردنەوە بێکو چۆن قوارەی ماوەی قوارە سیاسەکان بەس بەڵگەکانی ئەو بەڵگانەی کە پێویستە ناسنامەی باری شارستانی کە خۆمان پیاڵین تەسکەرە یاخود نفوس جنسیە ڕەگەزنامەی عێراقی و لەگەڵ پاسپۆرت بەو شەرتەی ماوەکەی بەسەر نشوێ و تازە بێت لەگەڵ کارتی نیشتمانی دیارە لە زۆر شار و شارۆچکە هێشتا نەبووتە بەڵگەیەکی ڕسمی بەڵام لە هەموو بارەکانە لەو چوار بەڵگەیە دەبێت لەگەڵ ئەم بەڵگانە کۆمونی خۆراک یاگەر فۆرمی خۆراکی لەگەڵا بێت چونکە فۆرمی خۆراک هەموو عایلەیەک لە هەرێمی کوردستانە هەیەی و ناوی هەموو دەنگدەر ناوی هەموو عایلەکەی لەسرە بەو شوازە ناوی تاوێندەمانی خێزانەکەی بکە بۆ من یەک کەس بڕوان لە خێزانێک و بۆ منە ئیشی سێ-چوار کەس ڕاپەڕێنێت حاڵەتەکان دەورە بینێ حاڵەتەکان مەسەلە سڕینەوە بدەک ئەوە دیارە حاڵەتێکی تایبەتوانە بەڵام بۆ دڵنیابوونەوە لە داتاکان یاخود لە زانیارەکانی ئەو دەنگدەرانە خاوەنی عایلەکە دەتوانێت بڕات بەڵگە پێویستەکانی کە پێویستە تەسکەرە بێ یا کارتی نیشتمانەوێ هەر کێلەوانە بەس نوێ بن بۆەوەی بتوانێت داتاکانی داغڵکە و بزانێت ناوی هەیە لە تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستانە لە چ بنکەیە دەنگەدا و لە چ قوتوکوتم لە قوتابخانە و ناوەندێکی دەنگدان دەنگەدا بەڵێ خاوەنی عایلە دەتوانێت بەڵام بۆ هەموو حاڵەتەکانە بۆ نمونە گەر کابرا 90 ساڵ بێت دەبێت ساحبی 90 ساڵەکە خۆی حاضر بێ لەوێ ئێمە بۆ خۆ تەزانێکی زیکاری ڕۆدا و کۆمەڵە مردومانەی ئەسڵەن هەر نەسراونە تۆ ئێستش هەمووی ناوی هەیە لە ناو تۆماری دەنگدەرە کەواتە بۆ تەصحیحکردن یاخود بۆ ڕاستکردنەوە دەبێت چی بێت دەتوانێت ساحبی یاخود عایلەکە بڕۆ. زۆر باشە بەس سەبارەت بە پارێزگای هەڵەبجە کامە یەکەمین جارە وەکو پارێزگا مامەڵی لەگەڵا دەکرێت لە هەڵبژاردن
ئێوە کێشتان نییە بۆ نمونە بەتابەت بۆ هاوڵاتیان گرفت نییە کە تۆمارێکی تازەش دامەزراوە تا چەندێک زەرور هاوڵاتیان سەردانی بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکەن. بەڵێ ئێمە یەکێک لە چاکەکان یاخود باشەکانی کۆمیسیۆن لەگەڵ هەڵەبجا کردوێتی کە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی یەکسەر لەدایک بۆکو هەم وەکو بەڕێوەبەر هەچوە سێ بەڕێوەبەرایەتێکی کە هەر لە هەرێمی کوردستانە کە ئەوەش هیچ جیاوازێکی نەکردو لە ڕووی جوغرافیا و لە ڕووی ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان و هەڵەبجەشی وەکو یەکێک لە پارێزگاکانی تر ئەژمار کردووە کە هەر یەکێک 61 مۆزەفی بۆ دابین کردووە ئەوە چاکەیەکە بۆ خۆی. بەڵام ئێمە لە ئێستا بۆ خۆتە زانی هەڵبژاردننی هەرێمی کوردستان یەک بازنەیە بۆیە لەو حاڵەتانێمە کەمتری کێشەمان بۆ دروستە بێت چونکە یەک بازنێ. بەڵام ئەگەر ئەنجومەنی محافەزە بکرێ لەبەر ئەوەی ئێمە کۆدی خۆراکمان یاخود فۆرمی خۆراکی تایبەت بە هەڵەبجەمانە تێکەڵی لەگەڵ سلێمانە کە ئەوە بۆ خۆی لە ئەنجومەنی محافەزە لە بێ هەندێک ڕێکاری یاسایی دەربچێ کە ئەو تۆمارێکی ئێستا لە بەردەمی تایبەتە بە هەرێمی کوردستان بە هەرێمی کوردستان و هەڵەبجەی تیا دیاری کراوە شوێنی جغرافیای خۆی تیا دیاری کراوە بە پێی ئەو دانیشتوانی کە هەیە وێ لەو حاڵەتانە کەمترین کێشەمان بۆ بەس بۆ کوردستان کە یەک بازنێ ئێستا گرفتان کێشێکمان نابێ لە هەڵەبجە هەشت بنکە کراوەتەوە هەشتکەم نییە بۆ لە پارێزگەکانی ئێمە لە بەرۆژ ڕێژەی دانیشتوانە بنکەکان بۆ نمونە بەڕگوێرەی ڕێژەی دانیشتوان و دەنگدەرە ئێمە چونکە هەندێک پێوەەر هەیە بۆ کردنەوەی دەنگدان و بۆ ئەوەی یعنی هەندێکیان لەوانەیە جغرافی ناحی جغرافی دەور ببینێ بۆ نمونە ناحی بەمۆل لە ئێمە زۆر دوورە لەگەڵ هەرکوێکا بیکەی بە بنکەیەک تووشی کێشە و گیرروفتەبی کە ئێمە ناچار بووین لێ دەنگدەرەکانی هەرچەند کەمە بەڵام ناچاری بنکێکی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکەینەوە لە کۆمیسیۆنی عێراق لە سنووری هەڵەبجە 5 بنکەی هەبوو بەڵام دیارە دوای مەسحکردن و ڕوپێوکردنی هەموو سنوورەکە بۆمان دەرکەوت کە پێویستە دەنگدەرانی ئێمە نزیکەی 10,000 کەس ناوەندێکی نوێکردنەوەی تۆماری دەنگدەریان هەبێ جگە لەو ناحیانەی کە خۆیان موجود و پێویست ناکە لەگەڵ هەڵەبجات تێکەڵیکەین بۆیە ئێمە 8 بنکەی تۆمارمان کردوتەوە 43 فەرمانبەرمان هەیە و دیارە ڕاهێنانمان کردن و ئێستا لەسەر ئیشن و کاری خۆیان سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ مامێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. Introducing the LG G6, the big screen that actually fits in your head. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
جارێکتر سڵاتان لەبێت بەڕێزان کاک دیارەکە بگەڕێن و لای بەڕێزت سەبارەت بۆی کە لاڵبژاردننی 12 یار هەردوو پارتە دەسەڵاتدارەکە تەزویرێکی بەرفراوانیان ئەنجامدا پێ دوای گەرم جارە لە ماڵبژاردنە تەزویرێکی بەرفراوانی ئەوە ئەنجام دەنەوە چ دەرگایەکی مەترسیدار بەڕووی خۆیان و دۆخی کوردستانیش دەدەکەنەوە. بەبێگومان من پێم وایە جام کە پڕ بوو لێی دەڕژێت گەیشتیتە کۆتا دیارە ئەگەر ئەو دەسەڵاتە ئەمجارە هەوڵی ئەوە بدات تەزویر بکات لەبەرەوەی بێگومانین کە خەڵک دەنگ ناداتەوە ئەو دوو حزبە لەبەر ئەوەی هەم لە غەڕقی گەندەڵی و نەهامەتی بووە و هەم کەوتۆتە ئاستێک کە وڵات لە دەست بدا 51% خاچی کوردستانی لە دەستدا ئەم دەسەڵاتە دیارە ئێمە ئەوەی کە دەشی بینین تەنها هەندێک کادیرە کە ناکاتە بە هەموو دەسەڵاتەکە ناکاتە چەند کورسیەکی کەم ئەگەر بە تەزویر نەبێت من پێم وانێ ئەوانە بتوانن دەسەڵات بگرنەوە دەست و ئەگەر تەزویریش بکەن بێگومانم شەقام دەهەژێ تێک دەچێت بارودۆخی ئەمنی کوردستان تێک دەچێت ڕۆڵی کوردی تێدا دەڕوات بەڵام لە سەرنجامیش من پێم وایە هەرگەل سەرکەوتوو دەبێت و ڕەنگە زۆربەی کۆمەلگای نێودەوڵەتیش ڕێگە نەدەن کە کۆمەڵکوژی میلەتەکانی خۆیان بکەن ئەو سەردەمە دیارە بێگومان ئەگەر تەزویر بکرێ ئەمجارە کارەساتی گەورە بە دوایەوەی دێت و گەل هیچی تر ئەو نەهامەتی پێ قبول ناکرێت. بەڵێ ئەرکی لایەنەکانی تری دەرەوەی بۆ نمونە دەسەڵات چییە بۆ ئەوەی کاڵبژاردنێکی پاک بەرەوچۆ و کاریگەری بە تایبەتی کە ئێمە لە قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانیش چەند گرنگێک کە ئەندام و لایەنگرانیان هاندن کە بڕۆن ناوەکانیان دڵنیا بن لە هەبوونی ناوەکانیان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بەبێگومان هەموو هێزە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆن پێویستە لایەنگر و کادیر و ئەندامانی خۆیان هان بدەن بیان نێرن بۆ ئەوەی کە ئەم جارە زۆرترین ڕێژەی دەنگدان بەشدار بێت لە هەڵبژاردن و ئەوەی تر دەبێت بەڕاستی هێزەکانی ئۆپۆزیسیۆن یەک دەست و یەک دڵ و یەکجیان دەستیان بخەنە ناو دەستی یەک بۆ ئەوەی بتوانن کەمترین ڕێژەی تەزویر لەم وڵاتە ڕووبدا وەکو چاودێرەکانی کیانی سیاسی یەک دەست و یەک دڵ و یەکجیان بن ئەوەش بەڕاستی لە کۆبوونەوەی هێزەکانی ئۆپۆزیسیۆن ڕەنگە لە سەرکردایەتیەوە بێتە خوارێ کە دەبێت بێتە خوارێ کە ئەو کیانە سیاسیانە یەک ئامانج و یەک مەبەستیان هەیە بۆ گۆڕانکاری و نەهێشتنی تەزویر لە کۆمەلگای لەو هەڵبژاردنە و کۆمەلگای کوردەواری پێ بەرەو قۆناغێکی باشتر بڕوە و ئەوەی کە گرنگیشە ئەوەیە بەڕاستی کۆمسیۆن ئەو هێزە ئۆپۆزیسیۆنانەی کە ئەندامیان هەیە لە کۆمسیۆنی هەڵبژاردن دەبێت ئەندامەکانیان بەڕاستی ئەرچێکی قورس کەوتۆتە سەرشانیان دەبێن ماندوو نەبن دەبێت کۆڵ نەدەن دەبێت هیوا بەخش بن بۆ کۆمەلگای کوردەواری لەبەر ئەوەی پێم وایە ئەوان فەرض کفایەیان لەسرە دەبێ ئەوان لە جیاتی هەموو خەڵک ڕێگر بن هیمەتی باش بکەن بۆ ئەوەی خەڵک بکەوتە ئاشتی و ئارامی و خۆشی و شادی. بەڵێ زۆر سپاس دەکەم کاک دەرەوەتەکەم بۆ لای بەرز مامۆستاکە بگەڕم بۆ لای بەرز سەبارەت بە پارێزگای هەڵەبجە ئێوە بۆنم لە سنووری خۆتان چتان کردو بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە سنوورەکەی خۆتان. بەڵێ ئێمە وەکوتم فەرمانبەرانمان ڕاهێنان پێکردەوە بنکەکانمان دیاری کردو دیارە بنکارێکە پێویستە هاوڵاتیان سەردانی بکە وەکوتمان 8 ناوەندە چواریان لە ناو مرکزایە هەڵەبجایە ناحی سیروانە ناحی بەمۆیە ناحی خورماڵە لەگەڵ ناحی بیارە دیارە ئەو هەشت بنکەی ئێستا ئامادەن بۆ ئەوەی ئەو 5 حاڵەتی کە باسمان کرد بڕۆن ئامادەیکن و لە قۆناغی داهاتووشە ئێمە پلانی میدیاییمان پێشکەشی کارگەڕی هەڵبژاردن کردووە لە ئانوساتە کە جێبەجێ بکرێەوە تەزیق بکرێ بۆی ئێمە ئیش لەسەر فلێکس بکەین و کردنی سیمینار و وەرکشۆ بۆ لایەنە سیاسەکان بۆ مامۆستایانی ئاینی بۆ ڕۆشنبیران بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و پاشان وەکو بیدایەتیشتم ئێمە سەردانی لایەنەکانی هەڵەبجە هەموویمان کردووە سەردانی مەحافزمان کردو بۆ ئەوەی پێکەوە ئامادەکاری دەنگدەری
سنووری پارێزگای هەڵەبجە ئامادە بکەین جاری کە دوای ئەوەی لەبارێکی سایکۆلۆژی زۆر خراپە قەلەقی و ناڕەحەتی و دیار نەبوونی دەنگەکانی ئێستا ئومێد دەکەین لەم قۆناغی داهاتەوە بە هەمومانەوە بە کۆمیسیۆنەوە کە تەوعی خەڵکەکە و بەلایەنە سیاسەکانەوە کە بۆ خۆیان قازانجی لەکەن دەنگدەرەکان بچن بۆ سەر سنووقەکانی دەنگدان یاخود ناوی خۆیان دۆزنەوە بۆ ڕۆژی دەنگدان ئامادەیان تیابێت دەنگدەن بۆی ئێمە هەمان حاڵەتمان ئەنجامداوە دیارە لە ئامادەکاری لە ئامادەیی دەرونی هاوڵاتیان و لەگەڵ ڕاگەیانکاران دیارە ئێمە خەریکی وکڵێ گرتنی زۆر باش بەزەوە بۆ نمونە جیاواز بۆ نمونە کە بەرز بەرپرسی کۆمیسیۆنی لە پارێزگای هەڵەبجە دڵنیای دەدەن بە خەڵک کە هەوڵن کەمترین بۆ نمونە تەزویر لە لایەنی کەم لە سنوورەکەی خۆتان ئەنجام بدرێ ئێمە پرۆسەیەکمان بەڕێکرد کە پرۆسەیەکی عملی بوو بۆ ئێمە و ئیسفادەمان لەکرد کە پرۆسەی ڕێفراندۆم و بەدەل لە هەموو ئاکار و ئەنجامەکانی بەڵام ئێمە لایەنە سیاسەکان هەمویان شایەتیمان بۆدەن لە ڕێفراندۆما چۆن بووین و بۆ نمونە ئێمە 1000 کەسمان لە بەردەستا بوو کە داینێ بۆ سەر سنووق کە بڕیارەکە وا بوو مامۆستایان دابنرێ ئێمە بۆ خۆمان یاسا ناس لەگەڵ مامۆستا دابنرێ ئێمە بۆ خۆمان بە تیر و پشت بە یعنی بە ئامادەبوون یەکێتی مامۆستایان و یاسا ناسان و مافەروەران و پاشان مدیرەکان و معاونەکان و مامۆستاکانیان پێکەوە تیر و پشتمان بۆ کردوون هیچ مۆزەفێک کە سەلاحەتی مدیرعامەکان لەوانەیە هەبوو بێ هیچ کەسێکمان بۆ خۆمان دانەناوە هەر 1000 کەسەکە بە تیر و پشت چوونەتە قورعەوە حتا بۆ کۆتایی وکەڵە بۆ بێژیش دەڵێم ئێمە 1000 کەسمان بۆ هەبوو 999 کەسیان چوو بوونە سەر سنووقەکانی دەنگدان و چاودێرەکانی ئەنجامدا بوو یەک کەسیان ناویشی هاتبووە بەڵام لەبەر ئەوەی کارەکەی ئەنجام نەمدا بوو ئێمە پارەکەمان گەڕاندەوە بۆ فەرمانگەی گشتی دارایی کۆمیسیۆن بەڵەبەست دڵنیای دێن بۆم هەڵبژاردنە باشتر ئێمە لەبەر ئەوەی کۆگای خۆمان هەیە کاک حەکیم ئەمجارە کۆگای خۆمانمان هەیە و عەد و فەرز سنووری پارێزگای هەڵەبجە کرێوەش نابرێ بۆ شارەکانی تر ناکرێت بۆ شوێنی ناکرێت چونکە ئێمە پارێزگایەکی سەربەخۆی کۆگای عەد و فەرزی سەربەخۆی خۆمانمان هەیە بۆیە ئەوەندەی کە پێمان کرێت لە توانامانە هەبێت کە ئێستا وەکو ڕێکارەکان لە بەردەستمانان دیارە ئاماد داهاتوش ئەیسەلمێنە ومێ دەکەین ئینشاڵڵا بتوانین هەڵبژاردێکی پاک و بێگەرد پێشکەش بە بەشتەماکە خۆمان بکەین و بتوانین مزداقەتی کۆمیسیۆن مزداقەتی بیگەڕێنە بۆ هەم بۆ دەنگدەر و هەم بۆ کۆمیسیۆن بەڵێ ئێوە جیاواز بوونە ناوچەکانی تر بۆ نمونە لەو پرۆسەی کە بەرتان کرد لە ریفراندۆم ئێمە بۆ خۆمان ئەتوانین بڵێنگانی کۆمیسیۆنیان خۆتان ئێمە ئەتوان لە کۆمیسیۆن خۆیان پرسیانی ڕاستە من کۆمیسیۆن مێستا بەڕێوەبەری گشتی پارێزگای هەڵاتجان بەڵام پێم خۆشە لە شوێنەکانی کە پرسن کە ئێمە هەر 1000 کەسەکە بۆ خۆمان بە شایەتی ئەو ئیدارێکە لە بەردەستمان بوون بە قورعە و بە تیر و پشک دامانناوە یەک کەسی ئێمە داماندنەوە بە تایید سپاس دەکەم مامۆستا کاک دیارەکە بگەڕم و لابەرز سەبارەت بەوەی کە ئێمە ئەگەر لە بەردەم دوو بژاردەدا بین بۆ دۆخی کوردستان ئەوەی کە هاوڵاتی بەشداری کارای هەبێ یاخود تەسلیم بوون بە دۆخەکە پێ دوای ئێمە دەبێت لە ناو دوو بژاردە کامی هەڵبژێرین بە تایبەتی بۆ 30 ئەیلول بۆی کە گۆڕانکاری بکرێت بۆی کە ژیانی خەڵک باشتر بکرێت بەڕاستی وەکو سەرەتاش ئەو قسەیەم کرد تەسلیم بوون مردنە هەڵبژاردننی ژیانێکی خراپ لە زندەتیەوە بەرەو گۆڕ ینی بە زندەتی خۆت بەدەستی خۆت جێرگەڵ دەخەی کارەساتە مرۆڤ تەسلیم بێت وە کە مرۆڤیش تەسلیم بوو دیارە مردووە من پێم وانییە گەلی کورد تەسلیم بێت لە چەندین نەهامەتی مێژووەوە گەر سەیری دەکەین مانەوەی میلەتی کورد بەوەیە کە ڕۆژێک لە ڕۆژان قبوڵی نەبووە تەسلیم بێت و من ئەو جارش ئەوەی دەیبینم تەسلیم بەو ئەمرە واقعە نابێ ببێت لەبەر ئەوەی ئەمە شۆڕشێکی گەورەیە شۆڕشی دژ بە گەندەڵی زۆر گرنگترە لە شۆڕشی ڕزگاری شۆڕشێک کە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان بتوانن دەنجێکی کارا و کاریگەر بێن و حکومەت تەشکیلکەن بێگومان زۆر گۆڕانکاری لە ڕووی پێکهاتە و تەشکیلاتی ئەو وڵاتە ڕوودەدات هەر بۆ نمونە زۆربەی کاتوشەی بندیوارمان جێلێ دەبێت ڕەنگە ئێستا زۆربەی ئەو کەسانەی کە بندیواریان هەیە گوێیان لەو قسە بێ کە دەزانن چکارە ساتێکە چەند بندیوار دەخۆن چەند موچەی خەڵکی فەقیر و هەژاریشی پێدەبڕن بەڵام تەنها لەبەر ئەوەی ئەو حکوومەتە ڕەشید و ڕەشیق نەبووە نەیتوانیوە چارەسەری کۆمەڵک کێشەی بابووری و ڕێخستنەوەی ناو ماڵی خۆشی بکە لەبەر ئەوە من پێم وایە گەلی کورد نابێت تەسلیمیش نابێت دەبێ بچن تەنها 2 ڕۆژ
لە ژیانی خۆیان تەرخانکەن بۆ داهاتووی خۆیان و مناڵ و کەسوکاریان. تاچان بۆ نمونە نەچون بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران نەچون بۆ هەڵبژاردن لە خزمەتی ئەم دەسەڵاتەدایە تا چەند ئەوان لە ڕابردووش کاریان بۆ کردووە کە هاوڵاتی بێئومێد بێ بۆی کە بڵێن لە ڕێ هەڵبژاردنەوە گۆڕانکاری ناکرێەوە بۆی ئەوان لە حکومڕانی بمێننەوە تا چەند ئەم پروپاگەندانە ناو خەڵکدا بڵاو دەکەنەوە. بە بێگومان بۆ ئەو دەسەڵاتە ئێستا هیچ عیبێکی نییە لەوە باشتر نییە خەڵک نەچیتە دەنگدان و ئەوانیش ڕێژەیەکی خۆیان بتوانن بە تەزویر یان بە هەر شێوەک بێ بهێن و دەسەڵات بگرنەوە دەست بۆیە باشترین چارەسەر بۆ ئەوەی ئەم دەسەڵاتە گۆڕانکاری بەسەردا بێ زۆرترین ڕێژەی دەنگدان لە ڕۆژی سینۆ بێتە ناو سندوقەکانی دەنگدان و خەڵکیش بچن تۆماری دەنگدان تۆمارەکانیان وەربگرنەوە یان نوێی بکەنەوە بتوانین کە هەر نەبێ ئەم قۆناغە ئەگەر وەکو پێشتریش وتم نەتوانین دەسەڵاتیش بگۆڕین بتوانین دەسەڵات بترسێنین بە دەنجێکی یەکجار زۆری ئۆپۆزیسیۆن کە هەموو کات لە ترسدا بێ کە نەتوانێت زۆربەی زۆری ئەو یاسا خراپانەی کە بەناو پەرلەماندا ڕۆیشتن دووبارەی بکەنەوە بەرەوە دەبێ ئەو دەسەڵاتە ببێتە هێزێکی ناکاریگەر بۆ ئەوەی بتواندرێ دەسەڵاتی کوردی دەسەڵات گۆڕانکاری بەسەردا بێ و خەڵک ژیانی بەرەو ئاسوودەیی و خۆشی و شادی بڕوە پێم وایە تەسلیم بوون مردنە و مقاومەت و بەرخودانیش دیارە نوێبوونەوەی ژیانە. بەڵێ سپاس دەکەم مامۆستا سەبارەت بە مەسلەی و کارمەندانەی کۆمیسیۆن بۆ هەڵبژاری پەرلەمانی کوردستان کە ئێوە بەنیازندایان بمەزرێن باز لە 40,000 کارمەند دەکرێت و کەم پرۆسێ دەست پێ دەکات کە بۆ ڕۆژی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکەی دیارە بۆ چاودێریکردنی سەر سنووق ئێمە پێویستمان بە نزیکراوی پێویستمان بە 40,000 دیارە بۆ هەموو کوردستان بۆ هەموو هەر پارێزگاکەی کوردستان و بۆ هەموو وێزگەکان کە وێزگە و وەکو منەسیق و مدیری مەحەڵە بێ و وێزگە بێ بۆچی یعنی ئەو وەزیفانی تری کە لە ڕێکارەکانە دیاری کراوە پێویستمان بە 40,000ەوە ئەوە هیچ وەکەڵە هیچ ڕێگریەک و خێڵێکی سوور نیە لەسەر هیچ چینێکی ناو کۆمەلگای کوردەواری کە بۆی نەبێ بەشدار بێ بەڵام ئەوەی کە گرنگ بێ هەندێکیان بەڵام هێشتا ماوە بەڵام ئەوەندەی کە کۆتاییە ئێمە زۆربەی ینی هەمووی ئەوەی کە باز دەکرێت بە پرۆسی ئۆنلاینە بێت دیارە لە هەر 4 پارێزگاکە بەڕێگەی ئینتەرنێتەوە دەبێت بەڵێ لە ڕێی ئینتەرنێتەوە دەبێت و دیارە خەڵکی یاخود فەرمانبەرانی ناو پارێزگاکانش دیارە بەشدارە بن لە ئەو ئاگادارە بن لە پرۆسی ئۆنلاینکردنی هەڵبژاردنەکە و هیچ ڕێگریەک نییە و هەموو هاوڵاتیەک کە تەمەنی گونجاو بێ و شەهادە و چکە ئێمە یاساناسانمان زیاتر پێویستەوە لەگەڵ ئەوانی کە لە پرۆسەی ئایتیا شارەزان ئەوانەوان زەرورە زیاتر بچنە ناو ئەو پرۆسەیە و هەمووشی بەسکەی جوادێک دیاری کراوە دیارە یعنی هێشتا کاتەکەی دیاری نەکراوە بەڵام پێش کۆتایی هاتنی پرۆسی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران دەست بە پرۆسی بکرێت چونکە پێویستمان بە ماوەیەکی زۆرە بۆ جیاکردنەوەی ناوەکان. ئێوە خۆتان لە هەڵبجە چەند پێویستان بچن؟ ئێمە بە ئێستا پێویستمان بە 1000 فەرمانبەر بێت. زۆر باشە بەڵی سەبارەت بە ژمارەی دەنگدەران ئەوەی کە ئێستانی لەراوە بۆ ناوەندەکانی تۆماری دەنگدەران چۆنەوە چەند کەس بەپێی ئەوە مافی بەشداریکردنی هەیە لە هەڵبژاری پەرلەمانی کوردستان؟ ئێمە وەکو معلوماتێکی سەرەتایی ئێمە ئەم تۆمارە و گوتم تۆمارەکە تایبەتە بە لەسەر چی فۆرمی خۆراک کراوە و ئەو هاوڵاتیانەی لە دوای سیویەکی 12/2007ەوە هاتوونەتە هەرێمی کوردستان یا فۆرمی تازەیان بۆ دروستکراوە ناوی ئەوانی تیانە جارێ ئەوان ئەبێ بچن سەردانی بنکەکان بکەن و ناوی خۆیان تۆمار بکەن و بەڵگەنامە پێویستەکان بەرن پاشان 7540 کەسمانەیە کە ئەوانە ناویان پلەی تایبەتن بایعیان فۆرمی بایعیان نییە و بە عەشوایی دانراوە بنکە لاوەکیەکانە کە ناویان وەکوتم بنکەی لاوەکیان بۆ دانراوە ئەوانە دەبێت بڕۆن جاری کرد ئەپدێتی معلوماتی خۆیان بکەنەوە هیچ دەنگدەرێکی تایبەتمان نییە ئاسایش و پۆلیس و پێشمەرگە ئەوانە هەمووی بۆ بە دەنگدەرێکی گشتی و هەبێ هەموو هاوڵاتیان واتە جیامان نییە دوو تۆمار بێت تۆمارێکی گشتیمانەیە کە تۆماری هەموو هاوڵاتانی هەرێمی کوردستان دیارە
ڕێکاری ترمانە بێ بۆ ڕۆژی دەنگدان و ئەو کەسانە ینی ڕێکارەکان باز لەوە دەکرێت ئەو کەسانی کە لەو کاتانە لە واجبان بچێتە تۆماری دەنگدەرانی تایبەت و جیاوکردێت لە وەزارەتی پێشمەرگەوە لە وەزارەتی ناوخۆ ئەو ناوانە وەرگیرێ بۆ ئەوی لە ڕۆژی دەنگدانی گشتیات تێکەڵ نەبن لەگەڵ دەنگدانی تایبەتە و ئەو ئامارانی کە پێویستە ئێمە دیارە لە ژمارەی داتای بازرگانی کوردستان وەرگیراوە بۆی لەبەر کات ناچارم هەر پارێزگاکان جیانەکەمەوە 3,4,984 کەس ئەوە لە ژمارەی داتای بازرگانی کوردستانە ناوی دووبارەکان 8,392 کەس ناوی دووبارەیە لە تۆماری داتای بازرگانیە تۆماری دەنگدەرانی کوردستان دوای سڕێنێ ناوی دووبارە 314,346,591 ناوە و ناوی مردوانی دۆزرا ئەوی کە لە ناو تۆمارەکە هەیە 1,414 کەسە تۆماری دەنگدەران دوای سڕینەوەی ناوی مردوو دیارە 3,145,144 کەسە تۆماری ئەوانەی کە 90 ساڵن کە پێم وتی کە ناویان نیە لە لای ئێمە 24,335 کەسە دەنگدەری سڕکرا ئەوانەی کە لاچوون لێکچووە ناوەکانیان 32,200 کەسە وە ژمارەی دەنگدەرانی لە تۆماری سەرەتایی کە ئەوەی ئێستا مەوجودە لە لای ئێمە 3,088,642 کەسە وەکوتم ئەوانەی کە تەمەنیان لە سەرونەوە ساڵەوە لە تەمەنی ئەوانەی سەرکراون 56,535 دەنگدەر. سپاس دەکەم ئاوستا کاگە دیارە زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە هەوڵێکێ لەلایەن هەندێک هێزی دەسەڵاتدار بەوەی کە هەڵبژاردن دوا بخرێت تا چەند مەترسیشە لە هەڵبژاردنەوە ترسە لە گۆڕانکاری کە بەردەوام هێزە دەسەڵاتدارەکان خۆیان سەرراوێک تەزویر دەکەن لە هەڵبژاریش دەترسن. بەبێگومان من پێم وایە هێزەکانی وەکو پێشتریش وتم هێزەکانی کە چەند ساڵی ڕابردوو لە دەسەڵات بووین نەهامەتی یەکجار زۆر و خراپەکاری یەکجار زۆر و خراپەکاری بەکارهێنانی دەسەڵاتی تەنفیزی یان جێبەجێکردنیان بەکارهێناوە بەداخەوە ئەو هێزە بەبێ شەرم توانی دەرگای پەرلەمان دابخا کە گەورەترین دەستگای یاسادانان و تەشریعکردنی یاسایە و ئەو بێگومان ئەوەی کە من پێم وایە لە ڕابردوو کەمترین چاکە بەدەست هاتووە و زۆرترین خراپە بۆ گەلی کوردستان بەرپاکرایە ئەمە یەکێکە لەوانەیە کە ئەکید ئەو هێزانە لە خۆیان دەترسێن کە ئیتر ناتوانن متمانەی دەنجی کۆمەلگا بەدەست بێنن و ئەوەش ئەوەی کە لە دوا وتەشم دەمێ بۆ باسی کەم دەبێ بینەران و گەلی کورد بڵێ دەبێ گەلی کورد بزانێت ئەگەر ڕێژەی دەنگدان زۆر بەرز بۆەوە نرخی کورسییان سعری کورسی پەرلەمان بەرز دەبێتەوە لەو کاتە ئەو کەسانەی کە چوون دەتوانن ڕێژەی کەم لە هێزەکانی خۆیان بنێرن بۆ دەنگدانیان ڕێخستنەکانیان لەو حالەتە دەتوانن ئەوان زۆرترین کورسی ببن و حکومت تشکیلکەنەوە بەڵام ئەگەر ڕێژەی دەنگدان زۆر بوو ئەوە نرخی کورسی بەرز دەبێتەوە ئەوان ڕێژەی دەنگەکانیان دادەبەزێ بۆیە گۆڕانکاری بە بەشداریکردنە لە دەنگدان ڕۆژی سینۆ. زۆر سپاس بۆ هەردوولاتان کاتمان تەواو بوو سپاس بۆ بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.